السلام عليكم. نەخۆشیەکانی زراو بەتایبەتی بەردی زراوێکێکە لە نەخۆشیە باوەکان کە ئێستا لە کۆمەڵگایە زۆر باوە لە هەموو جیهانیشا باوە ئەوەی کە نەخۆش بەردی زراوی بۆ دروست ئەبێ پێچێ بەردەکان دانەیە بن یان زیاتر بن قەبارەکەیان بچوو بێ یان گەورە بێ ئەمە نەخۆشیێکی باوە و ئێستا زۆر ڕۆمانتیەکە. جاری وایە ئەم بەردانە کە لە شوێنی خۆیان دانیشتون بێدەنگن با ئەگەر ژمارەشیان زۆر بێ یان عەدەدیشیان یان حەجمشیان گەورە بێ جاریوە بێدەنگە پێ ئەچێ ئەمە لەوانەیە تشتێکی نەبێ نەخۆش ئەچێ بۆ ئیشێکی تر سۆنەرێکی بۆکەن سێکن لە سۆرەکە دەرکەوتۆ کە بەردی زراوی هەیە. لەم حاڵتایەگە نیشانەی نەبێ نەخۆشەکە کە نیشانەکانی بریتە لە کاتێکە نانەخوا هەست باوە کە مەعیدەیەشێ و خواردنی بۆ هەزم نابێ و یان لە پڕە ئازاری بۆیە ئازارەکە لە مەنتیقی لای ناوەڕاستی مەعیدەیە یا تەشانی و یا تەپشتی و ئازارێکی زۆرە لەوانە بڕشێتەوە لەوانێ دڵی تێک بچێ. لەم ئەمانە نیشانەکان هەر کاتێ بەردی زراوەکەم نیشانانەی دروست نەکردبوو تەوان دوای ئەوەی کە ڕایۆژەکە بە پزیشکی پسپۆڕ وەروەها ئەگەر حەجمەکەی نەگەشت بێتە 3 سانتیمەتر ئەمانە زۆریان نیشتەرگەریان پێویست نییە. بەڵام هەر کاتێ بەردی زراو بۆ هۆی کێشە بۆ نەخۆشەکە وەکو باسمان کرد نیشانەکانی دروست کرد عەزیەتی نەخۆشەکەیە ئەو پێویستەکان نیشتەرگەری بکە. زۆر جار نەخۆشە پرسێ ئەڵێ دکتۆر من 12 ملیم بوو ئێستا بۆ بە 13 ملیم بوو گەورە بێ بەردەکەم و بە عەمەلیاتێکم. لە ڕاستیە نیشانەکان پەیوەندیان زۆر نییە بۆ کە 12 یان 13 یان 14 ملیمە. جاری وها تەنها یەک بەردە ئازارێکی زۆر دروستەکە مەشاکلی گەورە دروستەکە جاری وایە چەند بەردێکی تیا مشکلە دروست ناکە کەواتە پەیوەندی بە ناحیە کلینیکەکەەوە هەیە بۆی پێویستە کە ڕایشکار بکە ڕایش بکە بە پزیشکی پسپۆڕ. ئەوانەی کە بەردی زۆر بچکۆلان هەیە و تەمەنیان کەمە ئەوە لەوە ئەچێ لە ژیانیان نەموعەڕەز بن بۆ ناڕەحەتی جاری وایە ئەمە نەسیحەتی نەخۆشەکەکەن کە عەمەلیاتی کە وەڕواگە حەجمەکەی زۆر گەورە بوو لە 3 سانتیمەتر زیاتر بێ ئەویش دەبێ هەر عەمەلیاتی کە ئەگەر ئازاریشی نەبێت. بەنسبەت علاجەکەی وەکو باسمان کرد بەردی زراو ئەوەیە کە ئەگەر ئازاری نەبوو مشکلەی نەبێ بەجێهێڵێن بەڵام ئەگەر مشکلە دروستکە پێویستە لا ببرێ. جاری وایە نەخۆش دەڵێ دکتۆر بەردەکانمان بۆ لابن زراوەکە بیهەڵەرەوە ئەمە ناکرێت تا ئێستا زانست نەگەشتۆ بەوەی کە ئێمە تەنها بەردەکان دەرهێنین و بەڵێ ئاسانە بۆ ئێمە بەردەکان دەرهێنین بەڵام ئەمە عیلمی نییە تەریقەیەکی عیلمی نییە کەواتە زراوی یان بەجێهێڵی یان عەمەلیاتێکی عەمەلیاتەکەشی ئێستا لەم سەردەمایە بریتە لابرتنی زراوەکە بە نازوور هەناوبین واتە چەند کونێکی بچکۆلاکەینە ناوسکی ناخۆشەکەەوە ئەمیش پێویستی بە بەنجەی وا لە دکتۆر بەنجی تەمان بەنجی عەمەلیاتە و لە ساڵی عەمەلیاتەکرێ و بەنجی باشیشی ئەوێ بەڵام ئەمە بۆ نەخۆشەکە زۆر ئاسانە زۆر ڕەحەتە یعنی نەخۆشەکە ئەگەر خۆی گەورە ئاسانی کە و لە هەمان ڕۆژە عەمەلیاتەکەی بۆ بکرێ دوای چەند سەعاتێ لە خەستەخانە دەرەچێت. بێگومان ئەم عەمەلیاتی کە ئێستاە عەمەلیاتێکی زۆر باشە بۆ نەخۆش ئازاری کەمە شوێنەکەی دیار نامێنێ و دوای عەمەلیاتەکە زوو هەڵەسێت کارەکانیەکە ئەتوانێت دوای 2 ڕۆژ سەر کارەکانی بەڵام ئەوەی لە ساسە بۆ هەموو نەخۆشە ناکرێت. عالەمیەن وەکو ئیحساعنی لە ساسێ بۆ لە سا 5 نەخۆشەکان ناتوانن بە نازوور بکرێن پێویستەکە هەڵی درین لەبەرەوەی بە هەموو نەخۆشەکەڵین بەڵام نسبەتێکی زۆریان ئەکرێ لە 95 بۆ 97 لە سا بە نازوور ئەکرێ ئەگە بە نازوور بکرێ هەمان ڕۆژەتوان دەرچێ و زۆر سەحەتە بۆ نەخۆشەکە ئەگەریش پێویستکە ئەمە لە کاتی پێویستە نەخۆشەکە هەڵدرین بۆکەین بەڵام بە شێوەی گشتی بە نازوور ئەیکین کەواتە بەردی زراوە ئەکاتی ئازار دروستکە و ناڕەحەتی دروستکە پێویستە زراوەکەی لەگەڵا لابرێ. بێگومان خۆی گەورەکە زراوی دروستکرۆ بێمە بەس دروستی نەکردو نەخۆشەکە لە ساسا وکو پێش عەمەلیاتەکەی لێ نایەتەوە بەڵام ئێمە ناچارین زراوەکەی بۆ لابەرین بۆی یەکەم دوور با بڵێن لە ئازارەکە ڕزگاری بکەین پاشانیش دوور بێت لە مضاعفاتەکانی کە بریتە لە ئیلتیهابی زراو بریتە لە ئەوسانی زراو جاریوە بەردەکە دابەزێ ئەچێتە بۆرەکانی جگەرەوە خواانەخواستە تووشی زەردویەکە ئەو کات کێشەکە گەورەترە بێ و حەلەکەی قورسترە بێ جاری واشە لە هەنە حاڵتا چێتە بۆرەکانی پنکریاسە تووشی تای پنکریاسێکە کە نەخۆشێکی زۆر ناڕەحەتە بۆی هەر کاتێ تووشی ئازار بوو نیشانەکانی سەر دەرکە و باشتر وایە ئینشاءڵڵا عەمەلیاتی کە عەمەلیاتەکەشی و باسمان کرد ئاسان و بە نازوورەکرێ. هیوادارم هەموو لایەتەن دروست بێ خۆی گەورە شفا بنێرێ بۆ هەموو نەخۆشەکان هەر لە خۆشی دابن.